لە تەوەری سێمی بەنامەکە و کۆتایی تەوەرەکەدا باز لە گرنگترین ڕێنمایەکانی سەلامەتی دەکەین لە نێو ماڵ و بیناکاندا. بزانین گرنگترین ئەو ڕێنمایانە چین کە پێویستە جێبەجێ بکەین لە نێو ماڵدا بە تایبەتی لە نێو خێزانەکاندا، چ لە بواری ئەوەی کە ڕووداوێکی نەخوازرا و ڕووداد یاخودەوەی کە زۆر جار ڕووداوی سروشتی لەوانە بوو مەلەرزە و چەندین حاڵەتی دیکە. وردەودا کە دەچین نێو وەرزی گەرماوە زۆرێک لەو ڕووداوانی کە ڕوودەدەن ڕووداوی ئاگرکەوتنەوەیە، بزانین چۆن لە ماڵەوە ئاگادار بین وە گرنگترین ئەو پێداویستانێت چین کە سەلامەتن و ڕێگەیەکن بۆ سەلامەتی نێو ماڵمان هەبێت لە نێو ماڵەکانماندا. گفتوگۆ زیاتر دەکەین لە نێو لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئەمجەد مەحموود ئەندازیان لە بواری سەلامەتی. کاک ئەمجەدیان زۆر بەخێر بێ. زۆر سپاسانەکەم. بەخێر بێ خوا سەرچاومان. سەلامەت بی. پێشەکی بەنای خۆی گەورە و میهرەبان سڵاو و ڕێزمانەیە بۆ هەموو بینەران و بیسەرناری کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس دەکەم. سەلام. زۆر باشە. کاک ئەمجەد سەلامەتی چییە؟ مەبەست چیە لە بۆ کۆی کەوترێ سەیفتی؟ مەبەست چیە لەمە؟ خۆی بەڕاستی سەلامەتی ئەو ڕێکارانەیە کە تۆی گریتە بەر بۆی پارێزراوی. ئێمە هەموو کات باز لەوەیەکەین کە کاتێک تۆ باز لە سەلامەتیەکەی یان سێفتیەکەی هەنگاوێک لە پێشتری بۆی کە خوا نەخواستە کەسێک تووشی ڕووداوێک بێ یان پارێزراو بێت، تۆ لە حاڵەتێکا کە کەسێک بریندارە بێت یان تووشی ڕووداوێکە بێ سەردانی تیمەکانی تەندروستیەکە یان نەخۆشخانەیەەکە. سێفتی بەعام ئەو ڕێکارانەیە کە گیرێتە بەر بۆی ئەو کەسە پارێزراو بێ لەوەی کە تووشی ڕووداوێکی نەخوازراو بێ. زۆر باشە کاک ئەمجەد، ئێمە سەردا کە خانوویەک دروستەکەین یاخود بینایەک دروستەکەین پێویستە بچ دیزاینێک دروستی بکەیان یاخود چ سیستەمێک لەناو ئەم بینایەدا بنین بۆەوەی کە بە دووربین لە هەموو ئەو ڕووداوە نەخوازراوانەیە ئەو ڕووداوە سروشتیانێکە لەناو خانوویەک و ماڵێکە ئەکرێت ڕوو بدەن. زۆر چاک. بەنسبەت خانوویەکەوە کە ئەکرێت بەڕاستیەوەی کە گرنگە ئێمە کۆمەڵێک سیستەمی تایبەتمانەیە وەکو سیستەمی ئاگادارکردنەوەی ئاگر وەکوژانەوەی ئاگر کە پێویستە، ینی مەفروزە لە هەموو شوێنێکە کە کەسێک خانوویەک دروستەکرێت ڕەچاو بکرێت. ئێستا لە زۆربەی باڵەخانەکانە ینی مەرجی تیمەکانی بەرگری شارستانیە کە بێ و سیستەمانە هەبێ. یعنی لە دەرەوەی وڵات لە خانووەکانیشە تۆ گەر خانوویەک دروستکەی ئەبێت ئەو سیستەمانە دابنرێ. ئەم سیستەمانەش بۆ چییە؟ لەبەرەوەی ئەمە هەمومان نەزانین لە کاتی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە کە بەرەوە وەرزی هاوی نەچینۆکو بە ڕێز ئاماژەت پێە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە زیاترە بێ. ئێمەگەر سیستەمێکی ئاگادارکردنەوەی ئاگرمان هەبێت لەو حاڵەتانەیە کە ئاگرێک ڕوەیە، یعنی لە سەرەتای دروستبوونی ئاگرەکەەوە کە دووکەڵێک دروستە بێت سیستەمی ئاگادارکردنەوەی ئاگرەکە ئاگادارمانەکاتەوە جەرەز لێیا بەوەی کە ئاگر ڕوویاوە. ئێمە بەشێکی کە سیستەمەکانی کوژانەوەی ئاگرە کۆمەڵێک سیستەمی کوژانەوەی ئاگر کە ئەوەی لێرە هەیە لە زۆربەی شوێنەکانە سیستەمی ئاگرکوژانەوەی دەستیە کە ئەبێت کەسێک بەکاری بێنێ، بەڵام کۆمەڵە سیستەمی کەمانەیە کە سیستەمی ئۆتۆماتیکە، یعنی کە لە باڵەخانەکە لە ماڵەوەدایەنێ ئەگەر خوا نەخواستە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە ڕووبا کەس لە ماڵەوە نەبێت توانێت بە باشی کۆنتترۆڵی ئاگرەکە بکە کە تا ئێستا ڕەچاو ناکرێ، ینی نەبووە بە مەرجێک وە ڕێنمایەک لە وەزارەتی ناوخۆوە کە هەموو خانوویەکە ئەکرێتە بێ و تەسیسە هەبێ. زۆر باشە کاک ئەمجەد، پێویستە لە نێو ماڵدا چی هەبێت؟ ئەو شتانە چین مەکانە چین کە ڕێگایەکن بۆ سەلامەتی نێو ماڵمان؟ وەکو باسمان کرەمانی کە باسمان کرد سیستەمەکانی ئاگادارکردنەوە کوژانەوە ئەمە بەشێکن لە سیستەمەکانی سەلامەتی ناوماڵ. بەشێکی کەی بەڕاستی ئەمە سیستەمی گاز دتکتەرمانەیە کە حاسەیەکی تایبەت بە غازە. ئێمە ئەبیستین بەداخەوە ساڵانە بە تایبەت لە وەرزی زستانە چەندین کەس بەهۆی غازی سۆپاوە یا غازی خەلووزەوە گیان لەدەسێ. یعنی کە ئەمەش کارەساتێکی گەورەیە. ئێمە توانین بە دانانی حاسەی تایبەتی غاز لە هەر لێچوونێکی غازی تر غازی سۆپا بێت یان هەر غازێکی کە بێت غازی ماڵەوە بێت تەواغ بێت غازی لێبچێت لێچوونیە بێت ئەتوانێت ئاگادارمان کاتەوە. ئێستا سیستەمێک هاتووە کە سیستەمی حاسەیەکی غازە، ئەگە تۆ لە ماڵەوە نەبی لێچوونێکی غازیش لە تەباخەکەەوە بێ ئۆتۆماتیک کارەباییە قەتعیەکە و نابێتەوە کارەوەی کە غازەکە بڵاو بێتەوە و ڕێگریەکە لە خوا نەخواستە کۆمەڵە حاڵەتێکە کە تەقینەوەیکی گەورە ڕووبا بەهۆی بەکارهێنانی و حاسان. شتێکی دیکە کە کەمترین ماڵ گرنگیان پێیاوە ئاگرکوژێنەوەیەوەی کە لە نێو ماڵدا هەبێت ئەوە تا چەند گرنگە هەر لە نێو ماڵماندا هەبێت وە بەسەریش چوو یان یا پڕێکین یان تازەتر بکرێت. زۆر گرنگە. خۆی هەموو ئامێرێکی ئاگرکوژێنەوە ئێمە بە پێی ستانداردی دوو ستانداردی گرنگمان هەیە لە مۆزۆی ئامێری ئاگرکوژێنەوە. ستانداردی ئایۆشی بەریتانیمانەیە لەگەڵ ئۆشای ئەمریکی کە دەستنیشانی کردووە هەر جۆرێک ئاگرکوژێنەوەی بۆچی ئاگرێ بەکارێ. ئێمە بەداخەوە یعنی زۆربەی ئەوانەشی کە ئامێری ئاگرکوژێنەوە بەکارێنن جاری وایە بە هەڵە بەکارێنی. ئێمە ئامێری ئاگرکوژێنەوەمان هەیە فۆمە ئەم جۆرە ئامێرە بە هیچ شێوازێ نابێتەوە بۆ
ئاگرکەوتنەوەیکی کارەبایی بەکاری بێنێ ینی بەڕاستی یعنی کە سەیری حریقەکە ئەکرێت کلاسەکانی لەسەر نووسراوە بۆ نمونە زۆر بەمانەوە ئەومان بینیوە کە ABC یەک نووسراوە یعنی ئەمانە کورتکراوی کۆمەڵێک ماوادن پاودەرێ ئامێرێک ABC لەسەر نووسراوی ئەمە توانین تەنها بۆ ماوادێکی وشک بۆ نمونەدار بێت تەختە بێ کاغەز بێ یان ماوادێکی نەوتی بەکاری بێنین بەڵام ئامێری تایبەت بە کارەبامانەیە کە CO2وە ئێمە ئەتوانین ئەو ئامێرانەی کە بەکارێنین CO2 بەکاربێنین ڕاستە لەوانەیە وەکو نرخ جیاوازیەکی هەبێت بەڵام گرنگیکیەوەی کە هیچ کاتێ بەسەر ناچێت تاو کاتی تۆ بەکارێنی بەڵام تۆ گەر ئامێری پاودەر بەکاربێنی 6 مانگ ئەبێ بچێتەوە بۆ ڕیسایکلین لەبەرەوە پاودەرە ناتوانین بەکاری بێنینەوە بۆ بەداخەوە زۆربەی ئێستش ئۆتۆمبیلەکان کە ئێمە ئامێرێکمانەیە چێک ناکرێتەوە و لە کاتێکە کە پێویستە بەکاری بێنین ئامێرەکە بەسەر چوە کەسێک لە ماڵی خۆی ئەگەر کوژێنەوە ئامێرێکی ئاگر کوژێنەوە دانێک چ جۆرێکی دانێ زۆر باش CO2 لە هەموو جۆرێک باشترە ئێمە ئەوەی کە لە ماڵەوەکو خاڵێکە کە گرنگە ئێمە بەتانی ئاگر کوژێنەوەمانەیە بۆ خاتونانەی کە لە مەتبەخە بە تایبەت کارەکەن هیچێک لە حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە بەهۆی سووتانی ڕۆنەوەیە کە ئێمە بینین لە مەتبەخەکە و لەو کاتەیە زۆربەی ئاو بەکارێنێ کە غەڵەترین شتەوە جاری وایە بێتەوە کاری ڕووداوێکی گەورەتر و ئاگرکەوتنەوەیکی گەورەتر بەڵام ئێمە بە بەتانیە کە هەمان بێ لە ماڵەوە ئەگەر خوا نەخواستە بتڵێکیش گەڕ بگرێ بە بەکارهێنانی ئەو بەتانیە ئۆکسیژن قەتعەکەین و ئاگرەکە کوژێتەوە یان ئەگەر شتێک بۆ نەقابلەمەیەک بێ ڕۆنی تیابێ سوتا بێتوانین بەکارهێنانی و بەتانێ کۆنتڕۆڵ پێم وایە ئەمەش شێوازی بەکارهێنانەکەی دەورە بینێ زۆر جار لەوانەیە کەسێک نەشارەزا زیاتر ئاگرەکە ئەو بکە ئەوە چۆن بەکاردێنانی و بەتانێت چۆن بەکاربێنرێت بەڵێ ئێمە خۆی سەرەتا بۆ بگەڕێنەوە بەڕاستی ئێمە دروستبوونی ئاگر سێ گۆشەی ئاگرمانەیە کە گۆشەیەکی ئۆکسیژنە گۆشەیەکی گەرمایە گۆشەیەکی مادەیە بۆ سووتان هەموو سیستەمەکانی کوژانەوەی ئاگر ئەبێ یەکێک لەم گۆشانە قەتە بکەن یعنی بەو شێوازە ئیشەکەن یا ئێستا بۆ نمونە ئەو بەتانەی کە ئێمە باسیەکەین ئۆکسیژن قەتاگە کاتێک کە ئۆکسیژن قەتاگا ئۆتۆماتیک ئاگرەکەی کوژێنێتەوە ئاو کە ئێمە بەکارێنین سارد دێکاتەوە یعنی گەرماکە نایەڵێ لەو جۆرە ئاگرانەی کە ئەتوانین بە ئاو بیکوژێنەوە کە ساردی کردەوە ئێمە گەرمامان نامێنێکەوەیە گۆشەیەکی سێگۆشەی ئاگر قەتع بووە بەتانێکەوە کووتمە بێ بە شێوازێ بێت بەکامل ئەو بەشەی کە سوتاوە یا گڕی پێوێ داپۆژێ هەنی بۆ نمونە تۆ گەر بتڵێک گڕی گرتە بێت ئەبێ بە شێوازێ بەتانێکە بەکاربێنی کە ئۆکسیژنی لێ قەتاکەی هەنی کە بۆ شێوازە ئۆکسیژنمان لیا قەتێکرد توانین باسانی کۆنتترۆڵی ئاگرەکە بکەیت زۆر باشە کاگەم جێت هۆکاری ئاگرکەوتنەوە ناو ماڵەکانە زۆرن بەڵام چۆنی تو خەپارەستنمان لەو ئاگرانە بۆ باسکە کە بەهۆی کارە باوەڕ ئەدەن چکە زۆر کات خەڵکێ بە پێیپەتی یاخود بە لە شوێنێکی تەڕایە دەسەبا بۆ سەرچاوی ئاگرەکە ئەمە تا چەنێتن دروستە لە ڕووی سەلامەتیەوە چۆنەوە کەسە مامەڵ لەگەڵم ئاگرایە بکە خۆی ئەکید یەکێک لە هۆکارە گرنگەکانی ئاگرکەوتنەوە لە هەموو دنیاە شۆرتی کارەبایە یعنی بە تایبەت کە ئێمە چینە وەرزی هاوینەوە بینین ئاگرەکان زیاترە بێ بۆ لەبەرەوە جاری وایێت سیستەمی کارەبایی ئەو شوێنە شوقە بێت خانوو بێت یا هەر شوێنێکی کە بێ شوێنێکی سەکەنی خەلەلی تایە و هۆکارێکی گرنگەوەیە کە چێک بکرێتەوە ئێمە توانین مانگانە سیستەمی کارەباکانمان چێککەینەوە بەشێکی کە ئێمە جۆزەی RCD بەکارێنین یا جۆزەی پارێزراو ئەمە لە وڵاتەکانی کە بەکارێت بۆچی بەکارێت ئەگەر ئێمە بچووکترین شۆرتمان هەبێت یاخوا نەخواستە ئەگەر تۆ بتەوێت تەنانەت وارێکی کارەبا بەکاربێنی ینی لەم سیکەی قەتعێکە کارەباکە بۆی بەم شێوازە هیچ ئاگرکەوتنەوەی ڕوونایە یعنی ئەمەش مەرجێکە ئەو جۆزانەی کە بەکارێنین لە جۆری RCD بێ بۆی پارێزراو بین و دووربین لە هەموو مەشاکیلێک و ئاگرکەوتنەوەی کە لە داهاتوە ڕووبە سەبارەت بە کارەبات تا چەند گرنگە پێشوەختە لە کاتی دروستکردنی خانوودا ئاگاداری سیستەمی کارەبا و وایری کارەباکانی بۆی کە شۆر دروست نەکات جارێکیان ئەندازیارێکی کارەبای بان کرد یعنی گرنگترین شت ئەوەیە کە باشترین کوالەتی هەڵبژێری بۆ ئەو ماڵەت کە وایر و کارەبای ئەوانی تیان زۆر ڕاستە بەڕاستی ئەوەی کە ئێمە گرنگی ئەبێ پێبین کوالەتیە یعنی ڕاستە ئێمە زۆربەی کات بەهۆی ئەوە کە شتێک کە کوالەتی بێن نرخەکەی گرانترە هەڵی نابژێرین بەڵام جاری وا هەیە ئێمە هەموو کات ئەوە شەڵین ئێمە کە سیستەمێکی ئاگادارکردنەوەی ئاگر یا کوژانەوەی ئاگر دائنین بۆ شوێنێک لە سەرەتاوە کە تۆ سەیریەکەی لەوانەیە بڵێ ئەمە تێچوویەکە پارەیەکە من خەرجیەکەم بەڵام هیچ شتێک لە بەرامبەری وەرناگرم لەو دقای وەری ناگری بەڵام کاتێک کە توانی ئەم سیستەمانە بەکارێت لە داهاتووە تۆ ئەپارێزە لەوەی کە زەرێکی مادی گەورە یا معنەوی بکەی بەڕاستی یا گیانی بکەی بۆی ئەم سیستەمانە گرنگیکی زۆری هەیە
و بەنسبەت کارەباوە بەڕاستی ئەمە بێ باشترین ماوەت بەکاربێنین وەکو باسیشم کرد جاری وایە چێکردنەوە زۆر گرنگە یعنی چێکردنەوەی سیستەمەکانی کارەبایی ئەمە جاری وا بینین بۆ نە لە وەرزی زستانە تۆ هیتەر بەکارێنی سیرەکەم پلاکە تەحملی و هیتەرە ناکە وردە ئەم هیتەرە پلاکەکە ئەتوێتەوە بەهۆیەوە شۆرتێکی کارەبایی دروستە بێت و ئاگرکەوتنەوەی ڕوویە بۆ یەبێت زۆر ئاگامان لە هەموو ئەو ماوەتە کارەبایانەی بێ کە بەکارێنی کەسێک خۆی لە ماڵەوە توانێت چێکی ئەو موادە کارەبایانە بکات لە ماڵەوە بەکارێنیان پێویستی پسپۆرەکەی لە سێرێکی خۆی بەردەوام تۆ چێکردنەوە بۆچی گرنگە جاری وا هەیە ئەبینین وەکوتم سیرەکەی جۆزەیەکت یا وایەرێکی کارەبایی بۆنێک هەست بە بۆنێکی سووتانەکەی لەم حاڵەتا بێ کەسێکی پسپۆر بێت چێکی کاتەوە یا شتێکی کەش کە زۆر گرنگە بۆ ئامێرە کارەبایەکان بەکاری بێنین پارێزەری ئامێری کارەباییە بۆی کە ڤۆڵتاژ ڕێکەکاتەوە ئێمە زۆربەی کات ئاگرەکان ئاگری کارەبایی بەهۆی بەرزبوونەوە یان نزمبوونەوەی ڤۆڵتەکە ڕۆیە ئەبێتەوە هۆکاریەوەی کە بۆنمەوە ئامێرە کارەبایە بسووتێت وەجاری وایە لەو شۆرتەوە کە ئیکاگەر ئەو ڤۆڵتاجە بەرز بێت دەبێتەوە هۆکاری ئاگرکەوتنەوە بۆی هەموو ئامێری ئاگرکوژێنەوەیەک لە ماڵە ئەبێمە پارێزەری بۆ بەکاربێت زۆر باشە بۆ حاڵەتی بوومەلەرزە ئەوانە بە تایبەت مدەتە زۆر گرنگی ئەدرا بوو بابەتەوە هاوڵاتیان خەمیان بوو کە ئەگەر خواستە شتێکی واڕووبا چۆن مامەڵە لەگەڵەوەیە بکەن زۆر باشە بەنسبەت بوومەلەرزەوە بەداخەوە جارێک کە بوومەلەرزەیەک ڕوئەیە لە شوێنێک هەمومان بەو شێوازە ڕاتین کە شوێنەکە بەجێ بێڵێ کەوە غەڵەترین شتە لە بوومەلەرزەیە لەبەرەوە هەمومان نەزانین ئەو ماوەی کە بوومەلەرزە تێدا ڕۆیدا زۆر کەمە ینی ماوەیەکی زەمەنی چەند چرکەیەکە چەندین کەس لە کاتی هەڵاتنی بوومەلەرزەکە تووشی گیان لە دەستدان یا شکانی یەکێک لە ئەندامانی جەستایان بوونەتەوە بۆی لەو حاڵەتانە گرنگترین شتەوەیە وەکو ئێمە ئەگەر لە ماڵێکە لە خانوویەکە لە شوقەیەکە بووین پارێزراوترین شوێنەکانی ئەو شوێنانە کە ئێمە بتوانین خۆمانی تیاحشار دەین بۆ نمونە چوارچێوەی دەرگاکانە لە خانۆکە کە شوێنێکی پارێزراوە سوچی دیوارەکانە ینی لە هەر ژوورێکە سوچی دیوار مقاومترین شوێنی ئەو خانوویە کە ئێمە توانین خۆمانی تیاحشار بین پایەکان نزیک لە پایەکان شتێکی کە زۆر گرنگە شێوازی دانانی ئەو کەرەستانەیە لە ماڵ و هەمانە بۆ نمونە ئەبێ بە تاواتی بەسرا بوونەتەوە یان ئێستا ئێمە زانین یابان یەکێکە لە وڵاتانەی کە ساڵانە ڕوبەڕووی زیاترین بوومەلەرزە بێتەوە لەبەرەوەی لەسەر خەتی بوومەلەرزەیە بەڵام بە شێوازێک یعنی ئیشێکیان کردووە لە دیزایانی بیناکانیانە ئەگەر تا 9 ڕیشتەریش بوومەلەرزەیەک ڕووبە پارێزراوترین وڵاتە بۆی حسابی تاواتی بۆ کراوە لەو ماوەدانەی کە بەکارێنن و لە دیزاین شێوازی دیزاینەکە حسابی بۆ کراوە بۆ کەرەستانش کە لە ماڵ و ئەبێ بە هەموو شێوازێک لە کاتی جوڵای یا لە کاتی بوومەلەرزایان نەبێتەوە هۆکارێک بۆی بکەوێ یا کەسەکە بەهۆی ئەوە گیان لە دەست بە ئەمە گەر لە ژوورەوە بووین و دائیمەنیش ئێمە ئەبێ بەڕاستی جانتایەکی تایبەتمان هەبێت هەنێ بێ خۆت حازرکەی بۆ شتە کۆمەڵێک ماوەدی خۆراکی کە درەنگ بەسەرەچێت یعنی وەکو بۆ نمونە ماسی قوتو کۆمەڵێک لەو بابەتانە یا جاری وا هەیە بەڕاستی شاور کە یەکێکە لە گرنگترین شتەکان ئەبێ پێت بێ لەو کیتەیە لایەتی شەحنە ئامێری پەیوەندیە ئەمانە بێ هەمومان پێ بێ بۆ جاری وایە کەسەکە گەرخوا نەخواسە بەهۆی بوومەلەرزەکەشەوە کەوێتە ژێر بینایە دارمێت لە ژێرەوە بێ توانێت بە شاورەکە و تیمانەی کە لەسەرەوە یاگاداریان کاتەوە کە کەسێک لە ژێرەوەیە یا ماوەدانەی کە پێێتی ئەتوانێت تا ماوەیەک بەکاری بێنێت ئەمە گەر لە ژوورەوە بووین لە دەریشەوە ئەگەر لە دەرەوە بووین پارێزراوترین شوێنەوەی کە دوور بکەوین و لەو شوێنانەی کە مەترسی کەوتنیانەیە لە باڵەخانەکان لە عەمودی کارەبا لە هەر شتێکی کە مەترسی هەیە بێ دوور بکەوینەوە بە شێوازێک لەسەر ئەرزەکە دابنیشێ و پارێزگاری لەسەری خۆمان بکەین و هیچ شتێکی کە ئەگەر لە ئۆتۆمبیلی شابووی دەبێ بۆستیت و چواری هەڵکەین زۆر زۆر باشە کاکەم جەد بینەوە سەر بابەتی ناوماڵ و خانەکان ئێمە لە زۆربەی زۆری ماڵەکان لە دیزایانی ماڵەکانمانە ڕووناکی هەیە هەندێک کەسەیە پێڵە نورگیری ئەمانە تا چەنە گرنگ لە ناو دیزایانی ماڵەکانمانە هەبێەوە بۆ نمونە لە خانوویەکی 200 مەتریدا چەند نورگیری هەبێت لە ناو خانووەیە لە ڕووی پاراستنی سەلامەتیەوە تەندروستەوە باشە خۆی ئەوەی کە بەڕاستی ئێمە نورگیرەکان بەکارێنین بەشێکی بۆ گرنگی ڕووناکیە یعنی زیادکردنی ڕووناکی ئێمە ئەگەر بەڕاستی باسی تەوەرەکانی سەلامەتی بکەین ئێمە ڕووناکیەکە لە گرنگترین شتەکان کە لە مۆزۆی ئیشکردنا ئێمە گرنگیەکی زیاتری پێین یعنی ئێمە حاڵەتمان هەبووە بەهۆی ئەوەی کە لە شوێنێکە ڕووناکی کەم بۆتەوە کارەسات ڕوویاوە
ئەو کەسەی کە ئیشی کردووە لەوێ تەرکیزی کەمە بێتەوە بۆی بە شێوازێک لە شێوازەکان ڕووناکی پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە بە سەلامەتی ئەو ژینگەی کە لەوێ یعنی بۆ ژینگەیەکی باشتر ئەبێ ڕووناکی لە خانوەکانە زیاتر بێ شتێکی کە لە ڕووناکیەکانە بێ گرنگی پێبین جۆرێتی ئەو شوشەیە کە بەکارێنین ئێستا زۆر بۆمان نەزانی لەبێ شوشەیەک بێ کە سکریت بێ بۆ لەبەرەوە لە کاتی شکانە ئێمە شوشەی سکریت بە یەک جار ناشکێت یعنی کە تۆ سیرەکەی ئەشکێت بەڵام وەکو جامی پێشی سیارە وایە ئێستا جامی پێش سیارە بە شێوازێ دیزاین کراوە کە هەمومان بینیومانە کە بشکێت یعنی هەمووی ورد نابێت بۆ ئەو کەسەی کە سیاقەتەکە برینداری نەکە ئەتوانین گرنگیکی زیاتر بین بە شوشەی ڕووناکیەکان کە سکریت بێت و بۆی کەخوا نەخواستە لە کاتی بوومە لەرزای یار حاڵەتێکی کە پارێزراو بین زۆر باشە تا چەند گرنگە خەڵکی هوشیاریان هەبێت لەبارەی ئەم جۆرە بابەتان و ینی پێم وابێت کەمترین خەڵک گرنگی بەم بابەتە ئەدات کە گرنگترین شتیشە بەڕاستی لەنێو ماڵ و لەنێو بینا و باڵەخانەکاندا بوونی هەبێت بەداخەوە بە تایبەت ئێمە لە کوردستانە گرنگیەکی زۆر کەمی بۆ ینی ئەوەش بەشێکی بەڕاستی ئەمە گێڕینەوە ئەبێ بەڕاستی کەناڵەکانی ڕاگەاندن دەورێکی گرنگتری و زیاتریان هەبێت بۆی خەڵک ڕۆشنبیر بکرێن ینی بواری ڕۆشنبیری سەلامەتی تاکە کەس زۆر کەمە ئێمە جاری وایە کە بۆ نمونە خاوەن شوقەیە کە شوقەیەک دروستەکە ڕاستە بەهۆی ئیجباری بەرگری تیمەکانی شارستانیەوە سیستەمی ئاگادارکردنەوە کوژانەوەی بۆ دانرێ بەڵام دواتر بەکاری نایەنێ یا ئەکوژێتەوە ئێمە لە هەموو دنیاە کە سیستەمێکی ئاگادارکردنەوەی ئاگردانن بەهۆی کۆمەڵە ستانداردی تایبەتەوە کە لە هەموو دنیاە بەکارێت ڕەچاوەکرێت ئەو ستانداردانە پەیڕەوەکرێن لە دانانێ بەڵام لێرە هیچ ستانداردێکی تایبەتمان نییە بۆ دانانی ئامێرەکانی ئاگادارکردنەوە و کوژانەوەی ئاگر یعنی هەر جۆرە ئامێرێک کە هەبێت ئەتوانین بەکاری بێنین کەمەش بەڕاستی زۆر مەترسیدارە لە داهاتووە ئێمە بینیومانە لە داخلیەکانە جاری وای بووە ئاگرکەوتنەوەی ڕوویاوە بۆهۆی سیستەمەکە کوژاوەتەوە یا سیانە نەکراوە ئەو ستافەی کە لە خەوا بوون سوتاون و چەندین کەس گیانی لە دەستداوە بۆی زۆر گرنگە بەڕاستی تیمەکانی بەرگری شارستانی دەورێکی گرنگیان هەیە لەمە بۆ چاودێریکردنی ئەو شوێنانەی کە شوێنەکانێکی گشتین یا ئیجبارکردنی ئەو خانوانەی کە لە داهاتووە دروست دەکرێ بۆی ئەم سیستەمانیان هەبێ یا زیادکردن ئێستا بەداخەوە ئێمە بۆکو بابەتی سەلامەتی و سێفتی هەتا ئێستش ئەو بەشانەمان لە زانکۆکانە ناخوێنرێت ینی بەعام لە هەموو عێراق ئێمە بەشی سێفتیمان نییە کە ئەم بەشانە نزیکەی 30 ساڵە لە وڵاتەکانی کا خوێنرێت و بەشێکی سەرەکیە ئێمە تا نەتوانینەوە بەشەمان هەبێ ناشتوانین بەڕاستی تا هۆشیارکەینەوە کە گرنگی مۆزوعی سەلامەتی چییە زۆر ڕاستەر جگە لەوەش هوشیاریمان لەو بوارەیە زۆر بەکەمی بڵاو کردوەوە بۆ نمونە ئەگەر ئەمە گلەی بێ لە فەرمانگەکانی بەرگری شارستانی دەوانێت تەنها و کاتانە لە ئەرکابن یان پیانوا بێ و ئەرکی ئەوانە تەنها گەر کاتێک ڕووداوێک ئەقەومێ لە شوێنێک جگە لەوەکرێ ئەمانە بۆ کۆمەڵێک کەزیا کۆمەڵێک خاتونکە ناو ماڵەکانە چۆنێتی کوژانەوەی ئاگر چۆنێتی کۆنتترۆلکردنی غازێک کە ئەتەقێتەوە ئەمانە بکەنەوە ئێمە لە سوۆسیال میدیایە ئەنواوەشکاڵ بابەت بڵاوەکەینەوە بەڵام کەمترین ڤیددیۆمان هەیە باسی پاراستنی خۆمان بکەین پاراستنی سێفتی ماڵەکانمان دەرەوە شوێنی کارەکانمان بەداخەوە ئێمە بەڕاستی ئێستا هەر کەسێک لەلایانی خۆی بەڕاستیە بێ هەوڵ بین ئێستا ئەمە ئەوەی کە دەستمان پێکردو بە تایبەت لە قوتابخانەکانەوە هەوڵمان ناوە دەورەی فریاگوزاری سەرەتایی لەگەڵ کوژانەوەی ئاگر و کۆنتترۆڵی ئاگریان بۆکەینەوە یعنی وەکو ئەرکێکی خۆبەخشی هەر نەشتوانێت بیکە ئەکرێ ڕابێت نەترسێت ئەکیید ئەتوانێت بیکات بۆ ئێمە ئێستا دەورەیەکمانەیە ئیڤاکویشن پلانی پێڵەن یا چۆڵکردنی باڵەخانە لە کاتی ڕووداوی ئاگرکەوتنەوە ئێمە هەمومان پێیژێ ڕزگاربوو نەبینین کە لە باڵەخانەکانە دانراوە بەڵام تا ئێستا بە واقعی تێست نەکراوە بۆ ئێمە ئەگەر چەند جارێک یعنی تەمارینێک دانین بۆ بەکارهێنانی ئەو پەیژانە لەوانەیە گەرخواانە خواستە ڕووداوێکی گەورە ژووبا بە ئاسانی خەڵکەکە بتوانێت بەکاری بێنێ بۆی پێشتر ممارسەی کردووە یعنی ئەو دەورانە گرنگی چیە ئێمە بۆ نمونە لە فریاگوزاری سەرەتاییە ئێمە CPR-مانێ یان بژانەوەی دڵ کە ئەگەر کەسێک دڵی لە ئیش بکەوێ ماوەی 2 بۆ 3 دقە تۆ ئەبێ بژانەوەی بۆ بکەیت یعنی ئەم کەسەکە ئەگەر فریاگوزاری سەرەتایی خوێندە بێت توانێەوە بکە و زۆربەی کات لە 100 دێوانەی کە بژانەوەی دڵیان بۆکرێ جارێکی کە گەڕێنەوە ژیان بۆی بەڕاستی گرنگە یعنی هەمومان لەلایەن خۆمانەوە ئەوەی کە شارەزایە لە بوارەکە هەوڵبین کە تاکە کەس هەمووی هۆشیاری سەلامەتی بەرزکەینەوە زۆر باشە شتێکی دیکەم نەماوە وڵا هەر ڕەنمایەکانی کۆتایی
پێ باشە پێمان بڵێ بەتایبەت بە بینەرانەوە بەتایبەت ئەو کەسانی کە لە ناو ماڵەکان خانمان بە تایبەتی چۆن مامەڵە بکەن لە ناو ماڵەکانی خۆیانە بۆی بە دوور بن لە زۆرترین ڕووداوە نەخوازراوەکان کەکرێت لە ماڵەکە بکەوێتەوە. خۆی بەڕاستی شتێکی کە گرنگە بۆ خانمان بەکارهێنانی کۆمەڵێک ماوادی پاکەرەوەیە لە ماڵەوە گەیمەوەکووە جاری وایە فاست بەکارهێنن کە من مەترسیەکی زۆریە بۆ خانمان بە تایبەت ئەگەر لە شوێنێکی داخراوە و فاستە بەکاربێنین یعنی لە هەموو حاڵەتانە بێ و شوێنانەی کە فاستی تیا بەکارهێنێ یا ئەو کەسە دەمامەیەکی تایبەتی فیلتەردار بەکاربێنێ یان ڕێڕەوەیکی هەوا گۆڕکێ هەبێ. ئێمە زۆربەی کات بینی ومانە کەسێک بۆهۆی بەکارهێنانی فاستەوە بوراوەتەوە بۆی ئەمانە زۆر گرنگن یعنی ڕێنمایەکانی سەلامەتی وەکووتمان لە ماڵێکە ڕەچاو بکرێت وەکو سیستەمەکانی ئاگادارکردنەوە و کوژانەوە و بوونی کۆمەڵێک ئامێری تایبەتە وەکو حاسەی غاز وەکو بەتانی ئاگرکوژێنەوە وەکو ئامێری ئاگرکوژێنەوە و بەردەوام سیانەکردنی ئەم ئامێرانە بۆی دڵنیابین لە بەکارهێنانیان. ئێمە جاری وایە بڕوا بکەن ئەگەر نەتوانین سیستەمێکی مرکزیش بەکاربێنین ئێمە حاسەی غاز و حاسەی دووکەڵمان هەیە کە بە تێچوویەکی زۆر کەم ئەتوانین بەکاری بین کە بە پیل و کارەبایشەکە ئەگەر مرکزیش نەبێ ئێمە توانین لە کاتی خوا نەخواستە ڕوودانی کارەساتێکە بەکاری بێنێ. کاکەمجد ئەو حاسانە ئەکرێت ینی دوای ئەوەی کە خانوش دروستکە بۆ منێ ئێستا دابنێ ماڵێکە چەند ساڵە لەنێو خانوودا ئەکرێ و حاسێ دامنیان نەبێت لە بیدایەتە بەڵێ ئێستاش ئەکرێت ئێستاژەکرێت بەڵێ لە هەر کاتێکا تۆ بتەوێت ئەتوانی و حاسانە دابژێت. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاکەمجد مەحموود ئەندازە لە بواری سەلامەتی یاخوا بەخێر. زۆر سپاس سەلامەت زۆر سپاس.